سیستەمی خوێندنی ئاوێتە تەبەنیەکەن ئێمەش لێرە بۆ مراعاتکردنی بارودۆخی خوێندنی خۆمان ئەو سیستەمە بە سیستەمێکی گونجاو و باشزانانی چکە لەو سیستەمەدا نزیکی 180 بۆ 190 مادە بنەڕەتەکان لەناو کۆمپەسەکان ناکۆرن هەندێکی ئەو کە دەمێنێتەوە بە ئەلکترۆنی دەخوێنرێت کیوزەکان لە ناو زانکۆکان نەکرێ ئەسایمنتەکان ناو زانکۆکان نەکرێ ڕاپۆرتەکان ناو زانکۆکان نەکرێ مادە بنەڕەتی پراکتیکەکان لە ناو زانکۆکانە ئەخوێنرێن ئەوی ترشی کە ئەمێنێتەوە بە ئەلکترۆنی خوێنرێ ئەوەی کشی کە بە ئەلکترۆنی خوێنێ نەمانوتۆ ئەبێ خوێند کار بڕاتەوە لە ماڵەوە لە ژوورەکەی خوانێتە دەرەوە لە حوشەکەی خوانە بیکە ئەتوانێت لاپتۆپەکەی خۆڵ بگرێ بێ لەم پارکە جوانە لەم کەمپە جوانە لە شوێنێک لەگەڵ ڕەفیقەکانی خۆی بیخوێنێتەوە و دەوە گفتوگۆکانیان بگۆڕنەوە زانیاری لەگەڵ یەکتری شیر بکەن ئەمە تا ئەو کاتێک کە پەتاکە ڕێگەمانەدا بیکەین طبعاً وەکو هەر سێکتەرێکی لە وڵاتی خۆمانە ئێمەش مولزەمین بە جێبەجێکردنی تەقیم و وەرسەنگاندن و بڕیار و ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی لژنەی باڵای ڕوبەڕۆی کۆرۆنا و جاریش ئەنجومەنی وەزیرانی بەڕێزی حکوومەتی هەرێمی کوردستان زانکۆی سلێمانی لەم بارودۆخە سەختەیە کە نەخۆشی کۆرۆنا بڵاو بۆتەوە بە شێوەیەکی بەرچاو و هەروەها قەیرانی ئابووری هەیە بۆ ئەوەی باسی پرۆسەی خوێندنی پارکراوە جەنابی وەزیر سوپاسی زانکۆی سلێمانی کرد کە ساڵی پار خوێندن بە سەرکەوتووی کۆتایی هاتووە لە زانکۆی سلێمانی و هەروەها بۆ ساڵی داهاتووش بەڕێزیان چەند ڕێنمایی و ئامۆژگاریەکی ئەنجومەنی زانکۆی کرد بۆ ئەوەی بتوانین چۆن ساڵی داهاتوو ئینشاڵا بە سەرکەوتووی تێپەڕێنین